تەقەتەقی هەڵمات دروستکردنی منداڵانی گەڕەکێکی سلێمانیە. ماسترۆی ئەم کارەش هونەرمەند بەختیار هەڵەبجەیە. بەڕیز دانیشتوون خۆیان بەم یاریەوە سەرقاڵ کردووە. هەندێکیان سەرەتایانە و هەندێکیشیان لە کۆتاییدان. ئەم کارەشیان دڵخۆشی کردووە. شەکەی لە چیایە؟ ئەمە خۆشەکەی پێکێشی لە خۆتۆ دڵخۆشە بێت. ئەمە بە چەند ڕۆژەوە دروست کردووە؟ وڵای داین کەشم لە سەربانە بەستاو نەبووە. ئەی تۆ بە چەند ڕۆژ دروستی کردووە؟ نزیکەی 4 ڕۆژ. ئەمە خۆشتریان سەیری ئایپاد و مۆبایل. ئەمە لە ئایپاد خۆشترە. بۆچی؟ مێشکە بە لای ئایپادەوە ناڕۆ چاو کەس نابێت. لەگەڵ مناڵەکانە بووم بە هاوڕێیەکی باش. جاران وانەوە؟ هاوڕێم بە زۆر ڕەوانە. زۆربیان کەمە ناسی. ئێستا زیاتریان ناسی. کارەکان نوێیە. هەر چەند ڕۆژە کە دەستی پێ کردووە کە سوکاریشیان حەساونەتەوە. چاویان لە منداڵەکانیانە و لە گۆشەگیری ڕزگاریان بووە و باشتریش لە جاران نانیان بۆ دەخورێت. بۆ نمونە بەردەکەی لێستێنێ ئەڵێنە مناڵە ئەوە تووڕێ ئەو مناڵەوە تام بیرەکەی کای بەختیار بوو 5-6 ڕۆژێکە ئەمەی دروست کردو و زۆر شتێکی باشی کردووە. تۆ مناڵەکە کامانە؟ منداڵەکە ئەو شکۆلەیە. زۆر یەکەم ڕۆژ هاتە سەر ئیشەکە. یەکەم ڕۆژ ئەمە ئیشیەوە. ئەمە گەورەتر بوو لە چاو خۆیەکە مناڵەکە ئەمەی کردووە. دەستی ڕاتوە لەگەڵ یاڕەوەڵا زۆر باشە. باشە تۆ باوکی پەروەردەکاریشی مناڵیشتێ. بەڵێ. لە نێوان ئەم ئیشە و ئایپاد و مۆبایل و ئەوانە کامیان بە باشتر دەزانیت؟ طبعاً ئەمە ئایپاد هەم بۆ هەموو شتێک خراپە بۆ مل بۆ چاو بۆ مێشک زۆر شتێکی ئەمە زۆر شتێکی باشە و ئەمە ئەو مناڵە هیلاکەکە ئەو مناڵە بیرۆشی ئااتێ بەس ئایپاد وانی ئایپاد بیری ئەمە بۆ شوێنێک تر نەخۆشی ئەکات تووشی زاکرێ لە ناوە بە لەوەسە تەعاملی لە ماڵیشەوە خۆشتر بێ ناخواردنی باش ناخواردنی باشترە ناخواردنی زۆر لە جاران باش لە ڕۆژان باشترە ڕۆژانی تر نهات سە سفرە هەکەریی مۆبایلەکە بوو کەریی ئایپاد بوو بەس ئێستا لە کاتی بانگە برسێتی هێدە سە سفرەکە. منداڵەکان وەک یەک تیمیان لێ هاتووە هەر یەکە و سەرقاڵی کاری خۆیەتی بەدڵ کار بۆ خڕکردنەوەی بەردەکان دەکەن تا کەلای لێ دروست بکەن ئیتر بەم کارەش ئاسوودە دەبن. ئەمە پێڵەن کەلاچن بیرم کردەوە ئەگەر ئەمە بکەن هەم سەرگەرمیەکە بۆ خۆیان هەم ناشنە ئەو دوورەوە چکە ئەو بەریجادەکەی و شوێنی کە یاریان تێ کرد بۆی هەل لێرە بن نەچنە ئەو بەرەوە اینجا لە دوورکەونەوە لە ئایپاد و لە مۆبایل و ئەم جۆرەشتانە ئەمە زۆر مهم بوو بەلایەنەوە ئەو دیقەتم داوە ئەوەتەی ئەم یاریەکەن یا بەمەوە خۆیان مەژغوڵ کردو مناڵەکان لە ماڵن نان زیاترە خۆن جاران نانیان نەخوارد ئێستا ئەوەتەی ئەم یاریەکەن هەستەکەم نان زیاترە خۆن لە ماڵەوە هەتا بۆ ئەوش تەسیری هەبووە ئەنجا شەوە ڕاتەوە هیلاکە خەوی لێیەکەوێ زۆری تفادی زۆرین ئەنجا حاڵەتێکی تری هەیە کە ئەم مناڵە دەستی کرد بەم جۆرە ئیشە سبینێ بۆ هەموو کارێکی سنعەتی دەستی ڕادێت بۆ لەگەڵ ئیشکردنا دەست و پەنجە لەگەڵ ئیشان نەرمەکە بەڵەخەس ئەمە گرانترین ئیشەکە دەستیان ناوەتی ئەوان چکە ئەمە بەردە ڕاموشتە ڕەخترە ئەوێ کە بیرە کاتوە سبێنی ئیشی تەختەیە بێڵێنجا من بردم کردەوە تەختە چییە ئاسانترە بووی ئەمە زۆر تەسیرەکە ئەنجا لە زاکری خۆیان هەمیشە ئەمێنێتەوە ئیسفادەی لە زۆر ڕۆ ئیسفادە هەیە کێشەی ئەمە ئێستا کێشەی نەبوونی تێکەڵیە لە ماڵەوە ئایپادەکەی خۆیسە زۆر گەڕەکەی مناڵەکەی دراوسی مناڵەکەی پاڵی ناناسێ چکە هەر لە ماڵەوە عەزلە بەلاخەزەوانەی کە لە شوقا ئەژین هەر عەزلن هەر خۆی و دایک و باوشەتی تێکەڵی خەڵکی تر ناکە هەر لە ڕێ ئایپادەکەی و لە ڕێی پۆبژی و لە ڕێم جۆرەشتانەوە مەسەڵەن هاوڕێی تر ئەناسێ یاک جگەلەوەی کە سوکاری خۆی بێ ئەمە واکە کە کارێکی دەستە جەمعی بکەن ئەم یارمەتی ئەوەیە ئەو مەسەن سمارتەکە لە وەسەنەی تۆزە ئیشی بووەکە ئەو هینی بووەکە ئیتر ئەم تێکەڵ و هینە خۆشەویستیە کوشتێکی باش دروستەکە لە نێوانیانە. کارەکەشیان وەکو جیهانی خۆیان پاک و بێگەردە ئەوە ئێمەی گەورەکانین کە دەتوانین ڕێنیشاندەرێکی باش بین بۆ نەوەکانمان. عومەر کەریم گەلی کوردستان سلێمانی لەگەڵ ڕۆی تا تەواو بەرزایەکان نامێنێت.